لەگەڵ هەنگاوە خێراکانی پێشکەوتنی تەکنەلۆژیا هەنگاو دەنین ئەوەی دەبێتە هۆکار و ئاسانکاری بۆ چارەخوازان هەوڵی بۆ دەدەین. تارگێتی ئەم جارەی بەشی تاقیگەی سمارت ڕێگە دوورەکانتان بۆ نزیک دەکاتەوە. ئەم جارە ئامێری پلێتلێت ئەگرۆمیتەر سیستەم لە تاوەری تەندروستی سمارت. ئێستا لە عێراقدا تەنها لە دهۆک و بەسڕە و تاوەری تەندروستی سمارت دەتوانن شیکاری پلێتلێت فانکشن تێست بکەن. ئامێری پلێتێت ئەگریگۆمێتر یان لایت ترانسمیشن پلێتێت ئەگریگۆمێتر بەکارێت بۆ پشکنینی فەرمانی پەڕەکانی خوێن کە ناسراون بە پلێتێت فانکشن تێست یان پلێتێت فانکشن ئەنالیسیس. بە خۆشحاڵیەوە لە ئێستادا ئەم ئامێرە لە تاقیگەکەمانە بەردەستە و پێشەوەی ئەم ئامێرە ئێستا لە تاقیگەمانە هەبێت ئەو کەسانی کەوا پێویستیان بەم پشکنانە هەبووە ناچار کولفۆ ماندووبوونێکی زۆر وە ڕێگەیەکی دووریشان بڕیوە، چونکە ئەو پشکنانەی کە بەم ئامێرە ئەکرێت ناتوانێت نمونەی خوێنی نەخۆشەکە وەربگیرێت و هەڵبگیریان بوازرێتەوە بۆ شوێنی دیکە، بەڵکو پێویستە نەخۆشەکە خۆی ئامادە بێ و ڕاستە خۆ پاش وەرگرتنی نمونەی خوێنەکە پشکنینەکە ئەنجام بدرێت. بۆیە دابینکردنی ئەم ئامێرە لە ڕاستیە خزمەتێکی بەرچاوە بۆ کەسانی کوا پێویستیان بەم پشکنیانە ئەبێ لە پارێزگای سلێمانی و دەوروبەریشیدا. ئەو کەسانی کە پێویستیان بەم پشکنانە هەیە ئەوانن کەوا جۆرێک لە خوێنبەربوونیان هەیە یان معڕەزن بۆ خوێنبەربوون بە بەرکەوتنێکی ینی ئاسایی لە خەڵکی کە ئاسانتر توش خوێنبەربوون ئەبن. بێگومان ئەم کەسانە بێ پزیشکی پسپۆرت دەستنیشانیان بکات کە ئایا پێویستە ئەم پشکنە بکەن یاخود نەکەن، چونکە هەموو کەسێک کە خوێنبەربوونێکی کەمی هەبێت پێویست بەم جۆرە پشکنیانە ناکات. بەکارهێنانێکی تری ئەم ئامێرەش بۆ ئەو کەسانەیە بێتکەوە عیلاجی وەکو ئەسپرینیان کلۆپیدۆگرل بەکارهێنن هەتا وەکو بزانی کە ئەم عیلاجە ئیسفادەیان لێ کردووە یان تا چ ڕادێک ئیسفادەی لێکەن یاننا. هەرچەندەم بابەتە قسەی لەسەرەوە هەندێک توێژینەوەی زانستی هەیە کە بە پێویستی نازانێت پشکنی نەکرێ و هەندێک کەش بە پێویستێ زانیان بە باش ێزانێ. بۆیە لە کۆتاییدا بێت پزیشکی پسپۆڕی ئەو بوارە قەرار بدا کە ئایا پشکنینەکە بکرێت یاوە خود نەکرێت.